ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێز لە قسمەتەوەی خۆشەویستم چەند بابەتێکمان ئامادەیە و بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناونیشانی ئێران لە ڕێگای 6 دەواازەی وشکانی پاکستانەوە گەمارۆ دەریایەکەی ئەمریکا تێدەپەڕێنێت. ئەمە بابەتێکە لە شارپرێسەوە وەرگیراوە. میدیای ئیسرائیلی ئاشکرای کردووە کە لە سایەی گژیەکانی ناوچەکە و زیادبوونی کۆتوبەندکردنی گەشتە دەریایەکان ئێران هەوڵ دەدات پشت بەستن بە ڕێڕەوە کلاسیکەکانی ناو کەندا و کەم کاتەوە. ئەمەش لە ڕێگای کاراکردنی ڕێڕەوە وشکانیە نوێیەکان لەگەڵ پاکستان باز لەوەش کراوە کە ئەم هەنگاوە کە ڕەهەندی لۆجستی و جیۆپۆلیتیکی هەیە ڕەنگە ببێتە هۆی سەر لە نوێداڕشنەوەی گۆڕانکاریەکانی بازرگانی لە ناوچەکەوە مەودایەکی زیاتر بداتە تاران بۆ مانۆڕکردن لە بەرامبەر گوشارەکاندا. کەناڵی 12 ئیسرائیل ئاشکرای کردووە کە ئیسلام ئاباد ڕەزامەندی دەربڕیوە لەسەر کاراکردنی 6 ڕێڕەوی وشکانی بۆ گواستنەوەی کاڵاکانی ترانزیت لە بەندەرەکانیەوە بۆ ئێران. ئەمەش لە چوارچێوەی ڕێکەوتنی گواستنەوەی نێوان هەردوو وڵاتدایە. ئەم ڕێڕەوانە بەندەرە سەرەکیەکانی وەک گوادر، کەراچی و قاسم بە خاڵە سنووریەکانی ئێرانەوە دەبەستنەوە کە ڕێگە دەدات کاڵاکانی وڵاتی سێهەم بەناو خاکی پاکستاندا تێپەڕن. چاودێرانیش پێیان وایە ئەمە گۆڕانکاریەکی پراکتیکیە لە شێوازی دابینکردنی ئێراندا کە ساڵانێکی زۆر پشتی بە بەندەرەکانی ئیمارات دەبەست، بە تایبەتی لە پرۆسەکانی ترانزیت و دووبارە هەناردەکردنەوەدا. ئەم هەنگاوە گرنگێکی زۆر دەبینێت بەهۆی ئاڵۆزیەکانی ناوکەندا و کە وای لە تاران کردووە بە دوای جێگرەوەی جێگیرتردا بگەڕێت. بۆ ئەوەش ڕێڕەوی پاکستان بژاردەیەکی وشکانی دەخاتە بەردەم ئێران کە مەترسیە دەریایەکانی کەم دەکاتەوە، بە تایبەت لە کاتی هەڵکشانی گژیەکاندا. ئەوەش هاتووە نزیکی بەندەری گوادور لە سنووری ئێرانەوە سوودێکی لۆجستیکی گەورەی دەداتە ئەم ڕێڕەوەوە کات و تێچووی گواستنەوە کەم دەکاتەوە. خەمڵاندنە سەرەتاییەکانیش ئاماژە بۆ دەکەن کە کورتترین ڕێگا لە نێوان گوادۆر و سنووری ئێران دەتوانێت کاتی گواستنەوە بۆ چەند کاتژمێرێکی کەم بکاتەوە. هەروەها تێچووی گواستنەوە لە هەندێک ڕێڕەودا بە ڕێژەی لە 150 کەم دەبێتەوە. ئەم پرۆژەیە تەنیا بۆ ئێران سوود بەخش نییە، بەڵکو ئیسلاماباد بە دەرفەتێکی دەبینێت بۆ قەرەبووکردنەوەی ئاستەنگەکانی گەیشتن بە ئاسیای ناوڕاست لە ڕێگەی ئەفغانستانەوە. ئەوەش بە بەکارهێنانی خاکی ئێران وەکو دەواازەیەک. ئەمەش پێگەی ئێران وەک چەقێکی جوگرافی بەهێز دەکات کە باشووری ئاسیا بە ئاسیای ناوڕاست و قەوقازەوە دەبەستێتەوە. هەروەها ئەم ڕێڕەوە لەگەڵ پرۆژە گەورەکانی وەکو ڕێڕەوی ئابووری چین پاکستان و دەستپێشخەری بۆ ڕێگایانەوە یەک دەگرێتەوە. پسپۆران دەڵێن سەرکەوتنی ئەم هەنگاوە پێویستی بە هەماهەنگی ئەمنی و لۆجستی بەردەوام و بەرهێنانی زیاتر هەیە لە ژێرخاندا، بەڵام کاراکردنی شێوەیەکی نوێ لە جوڵەی بازرگانی ناوچەکەدا دروست کردووە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی لیستی مەرجەکانی ئەمریکا ئەرکی زەیدی لە پێکهێنانی حکوومەتدا ئەستەم دەکات. ئەم بابەتە لە هاوڵاتیەوە وەرگیراوە. گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکایەتی عەلی زەیدی گەیشتە قۆناغی لێک تێگەیشتن لەسەر ناونانی وەزیرانی کابینەکەی. دوای ئەوەی زەیدی قۆناغی سەرەتایی سەردانی سەرکردەکانی لایەنەکانی ئەنجامدا بڵێن، دوایین سەردانی زەیدی دوێنێ بۆ هەرێمی کوردستان بووکە لە هەولێر و سلێمانی لەگەڵ هەرێک لە سەرۆک بارزانێ و مەسرۆر بارزانانی و سەرۆک وەزیرانی هەرێم واتە نێچیڤە بارزانی و سەرۆکی هەرێمی کوردستان دواتریش پاڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران و سەرکردە و نوێنەری ژمارەیەکی دیکە لە لایەنە سیاسیەکانی هەرێم لەگەڵیاندا کۆبووە و سازان لەسەر ناوی وەزیرەکانی کابینەی نوێ و داڕشتنی بەرنامەی حکوومەت یان حکومی بە هەنگاوی دواتری زەیدی بۆ پێکهێنانی کابینەی نوێ دادەنرێت. بەڵام هەنگاوە قورس و دژوارەکە لە لیستی مەرجەکانی ئەمریکایە کە دەوترێت گەیشتوتە بەغداد و پەیوەندیدارە بە ڕەتکردنەوەی مامەڵەی حکوومەتی نوێ لەگەڵ ئەو گروپانەی واشنتۆن لە لیستی تیرۆردا دایناون کە ئەوانیش 7 گروپە هاوپەیمانیەکەی ئێران و ئەمریکا بڕەپاداشتی گەورەی بۆ بەدەستهێنانی زانیاری لەبارەی سەرکردەی هەندێکیانەوە وەرگرتەوە یان داناوە. دیاریترین مەرجەکانی ئیدارەی ئەمریکا بۆ هەماهەنگی لەگەڵ حکوومەتی نوێ سەر لە نێو ڕێخستنەوەی دیمەنی چەکداریە لە عێراق لە ڕێی هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران و چەک داماڵینیان و ڕێخستنیان لە نێو هێزە فەرمیەکانی دەوڵەتدا سەرڕای ڕێگری لە ڕۆڵی ڕاستەوخۆیان لە نێوان پێکهاتی حکوومەتی داهاتوو
وەکەوەی ڕۆژنامەی عەرەبی جەدید لە زاری ئەندامێکی دیاری چوارچێوەی هەماهەنگیەوە بڵاوی کردوێتەوە دووپاتیشی کردەوە سەرۆک وەزیرانی ڕاستپێدراو داوای لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کردووە لە دۆسیەکەدا هەماهەنگی لەگەڵ بکەن و بۆ ئەوەی حکوومەتەکەی سەرکەوتوو بێت و پێچەوانەشەوە سیناریۆیەکی نەزانرا و لەگەڵ واشنگتۆن لە چاوەڕوانیدا دەبێت کە زیان بە ئابووری عێراق دەگەیەنێت بەمەش مەرجەکانی ئەمریکا زەیدی دەخاتە بەردەم تاقیکردنەوەیەکی زۆر هەستیارەوە لە نێوان فشارە زۆر دەرەکیەکان و گرفتە ناوخۆی پەیوەندیدارەکان بە هاوسەنگی هێزی سیاسی و ئەمنی بەتایبەتی لە سای دەسەڵاتی گروپەکان لە نێو ژێرخانی سیاسی و ئەمنی وڵاتە. هەواڵی ناڕاست مەترسیەکانی ڤایرۆسی سەردەمی دیجیتاڵ ئەم بابەتە لە هاوڵاتیە وەرگیراوە لە جیهانی ئەمڕۆدا کە زانیاریەکان بە خێراییەکی بێوێنە بڵاو دەبنەوە دیاردەی هەواڵی ناڕاست یان زانیاریە چاواشەکارەکان وەک گەورەترین هەڕەشە بۆ سەر سەقامگیری کۆمەڵایەتی و دەرونی دەرکەوتون ئەم مەترسیە بە شێوەیەکی بەرچاو لە کاتی قەیرانە سیاسی سەربازی و تەندروستیەکاندا دەگاتە لووتکە چونکە لە کاتی ڕووداوە نائاساییەکاندا خەڵک تینووی زانیارین و ئەم بۆشایە دەبێتە ژینگەیەکی لەبار بۆ دروستکەرانی هەواڵی ناڕاست ئەوان لە ڕێگەی بەکارهێنانی وێنەی دەستکاری و ڤیدۆی کۆن یان نانوشانی وروژێنەرەوە سەرنجی بەکارهێنەران ڕادەکێشن هاوکات سۆشیال میدیا بەهۆی ئەلگۆریتمەکانیەوە یارمەتی بڵاوبوونەوەی خێراتری ئەو بابەتانە دەدات کە کارلێکی زۆریان لەسرە بۆ ئەوەی گوێ بەڕاستی و دروستی ناوەڕۆکەکەی بدەن کاریگەریەت دەرونی و کۆمەڵایەتیەکانی ئەم دیاردەیە زۆر قۆڵن بڵاوکردنەوەی زانیاری نادروست دەربارەی مەترسیەکان یان شکستی لایەنەکان ڕاستە و خۆ دەبێتە هۆی دروستکردنی دڵە ڕاوکێوە شڵەژانی دەرونی و ترسێکی گشتگیر لە ناو کۆمەڵگادا بڵاوبوونەوەی ئەم جۆرە هەواڵانە متمانەی هاوڵاتیان بەدەستگا فەرمیەکانە و میدیا باوەڕ پێکراوەکان بە تەواوی لاواز دەکات بەتایبەت کە زۆرینەی جار هەواڵی ناڕاست وەک چەکێکی میدیایی بۆ ناشرینکردنی لایەنێک یان گەورەکردنی سەرکەوتنی وەهمی بەکاردەهێنرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە دیجیتاڵیە و پاراستنی کۆمەڵگا پێویستە بەکارهێنەران پێش بڵاوکردنەوەی یان خوێندنەوەی هەر هەواڵێک بەرپرسیارەتی هەڵبگرن و بە وردی لە سەرچاوی هەواڵەکە دڵنیا ببنەوە پێویستە هەمیشە ئەم پرسیارە لە خۆیان بکەن ئایا دەستگایەکی میدیای ناسرا و باوەڕ پێکرا و هەواڵەکەی بڵاوکردەوە یاخود نا تەنها لە ڕێگەی ئەو وردبینیەوە دەتوانرێت ڕێگری لە بڵاوبوونەوەی چاوەشەکاریەکان بکرێت و ئارامی بۆ ڕایگەشتی بگەڕێنرێتەوە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان بۆ ئامادەکردوون بە ناونیشانی حرەکەتی جەماوەری بۆ خەبات لە دژی مادەی هۆشبەر. گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لە ئێراندا کێشەیەکی کۆمەڵایەتیە کە ڕیشەکانی بەڕاستەوخۆ بەستراوەتەوە بە سیاسەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بێکاری هەژاری بێهیوایی بەهرەمەندبوونی سپای پازاران لەم بازرگانیە جنایەتکارانەیە لەو هۆکارانن کە بووە هۆی بنەمای گەشەکردن و بڵاوبوونەوەی ئەم دیاردەیە کاربەدەستانی دەوڵەت خۆیان دانیان بە شکستی کردەوەکانی ڕژێم لەم بوارەدا ناوە لەم ڕۆژەوە پشت بەستن بە وشیاری بنەماڵەکان و حرەکەتی جەماوەری بۆ بەرگری لەم بەڵایە گرنگترین ئامرازی ئەم قۆناغەیە خەبات لە دژی مادەی هۆشبەر لە چوار قۆناغدا تێپەڕ دەبێت کە بەم جۆرەیە قۆناغی یەکەم پێشگیری نابێت چاوەڕوان بین تا مادەی هۆشبەر بکەوێتە ناو ژیانی بنەماڵەکانمانەوە پێویستە وشیاری ئەندامانی بنەماڵە لە بچووک تا گەورە بەردەوام بەرز بکرێتەوە دایک و باوک و کەسانی بەرپرس دەبێت زانیاری وردیان سەبارەت بە تاوانی احتیال لە بەردەست بێت و بیوازنەوە بۆ منداڵەکانیان لاوان پێویستە بزانن ئەگەر چی مادەی هۆشبەر بۆ کاتێکی کورت ئارامی دروست دەکات بەڵام بە وردی ناخ و جەستە دەڕزێنێت و هەستی بە نرخترینیان لێ دەستێنێت هەبوونی پەیوەندی نزیک و هاوڕێیانەی کە سوکار لەگەڵ منداڵان گوێگرتن لێیان ڕێزدانانیان و بەشداریدانیان لە بڕیارەکانی بنەماڵە هۆکارێکی کاریگەرە بۆ بەرگری لەوەی کە لاوان بچنەوە بۆ لای مادەی هۆشبەر قۆناغی دووەم ئاگاداربوون لە گیرۆدەبوون ئاگاداربوون لەم کێشەیە لە قۆناغەکانی سەرەتای کاری چارەسەری گەلێک ئاسانتر دەکات پێویستە کەش و هەوایەک لە بنەماڵەدا فراهەم بکرێت کە کەسەکان بتوانن بە ئازادی کێشەکانیان باس بکەن
نیشانەکانی احتیاط لە قۆناغی سەرەتاییدا وەک گۆڕینی بەرنامەی ئاسایی ڕۆژانە، گۆڕانی لە ناکاوی بارودۆخی جەستەیی، دەرکەوتنی کردەوەی گوماناوی و وندبوونی دەرمانە ئارامبەخشەکانە. لە هیچ بارودۆخێکدا نابێ ئەم نیشانانە پشتگوێ بخرێن. و قۆناغی سێم، چارەسەرکردن. یەکەم مەرجی سەرکەوتن لە بواری چارەسەردا ئەوەیە کە کەسی گیرۆ دەبوو وەک نەخۆش نەک وەکو تاوانبار بناسێنرێت. هەرچی دەورەی گیرۆ دەبوون درێژماوەتر بوو بێت، کاری چارەسەر تەخەسوسی تر دەبێت. یارمەتی وەرگرتن لە پزیشک و دەروونناسی خاوەن ئەزموون گەلێک کاریگەرتر لە ڕێشوێنەکانی ناکارایە. ئەمری دەرمان شکست خواردنی کاتەکانی تێدایە و پێویستی بە ئارامگرتن و بەردەوامی هەیە. قۆناغی چوارەم، ڕێکخراوە ناحوکمیەکان. ئەزموون نیشانی داوە کە کاری ڕێکخراوە ناحوکمیەکان لەم بوارەدا لە ناوەندە دەوڵەتیەکان گەلێک کاریگەرتر بووە. ئامارەکان دەڵێن 88% چارەسەری احتیاط لەلایەن ناحوکمیەکانەوەیە. زۆربەی بەڕێوەبەرانی ئەم ڕێکخراوانە خۆیان ئەم ئەزموونە تاڵیان تێپەڕاندووە و ئەم ڕۆبوونە بە هێزی گرنگ لەم بوارەدا. دەبێت ئەم ڕێکخراوانە بەهێز بکرێن و یارمەتیشیان بدرێت. کۆماری ئیسلامی لەبەر ئەوەی پێویستی بە خەمگینی و بێتەفاوتی کۆمەڵگەوە هەیە، بەڵاوکردنەوەی مادەی هۆشبەر بە سوودی ڕژێمەوەیە. ئەگەر لاوان وەزەدار و هۆشیار و لە بیری داهاتوی خۆیان و کۆمەڵگایان بن، زەوی لە ژێر پێی ئەم ڕژێمەدا دەخەنە لەرزین. لەمڕۆ خەبات لە دژی مادەی هۆشبەر بەشێکی گیانەکراوی خەبات بۆ ئازادی و گۆڕانکاری بنچینەیە. خەبات بۆ دابینکردنی مافی ژنانی کرێکار پێویستێکی چینایەتی. ژنانی شاغەڵ لە بازاڕی کاری ڕەسمی ئێراندا لەگەڵ گەلێک موسیبەت و بێمافیدا بەرەوڕوون. زۆربیان لە بەشی کشت و کاڵ و لە کارگای ژێر دەکەسدا کار دەکەن و ناکەونە ژێر چەتری ئەم قانونی کارە دژی کرێکاریەشەوە. کەوایە بیمە ناکرێن و کەمتر لە لانی کەمی حەقدەستی دیاریکراویشیان پێدرێت کە خۆی چەند جار لە ژێر هێڵی هەژاریدایە. خاوەنکاران ئیزافەکاریان پێدەکەن و بابەتی ئەم ئیزافەکاریەش هیچ پۆڵێکیان پێنادەن. ئەوان پێویستە تەعاهود بدەن کە منداڵیان نابێت و یان تەنانەت مێردیش ناکەن. خاوەنکاران لە ژنانێکیش کە هاوسەریان هەیە تەعاهود وەردەگرن کە لە مەرەخەسی دەورانی منداڵبوونیان بڵێن کەڵک وەرناگرن. بەشێک لە کرێکارانی ژن دەکەونە بەر سوکایەتی و ئازار و ئەزیەتی جنسی. بۆ ژنانش کە دەکەونە ژێر چەتری قانونی کارەوە دۆخەکە زۆر باشتر نییە. خودی ناوەندی ئامارگیری دەوڵەت وتویانە کە ئێران لە مەوزوعی لانی کەمی حەقدەستدا خاوەنی یەکێک لە هەرزانترین نرخەکانی حەقدەستە لە دنیادا. ئەوان نووسیویانە کە زۆربەی ژنان لە حەقدەستی چەندین قات کەمتر لە پیاوان تەنانەت لە بارودۆخی کاری هاوشێوەدا بەهرەمەندن. هەرێستا خاوەنکاران پێیان باشە لە زۆربەی ئەو پیشە مۆدێرنتانەی کە پێویستیان بە شارەزایی هەیە تەنانەت دۆخی ژنان داواکاری کار هەڵ نەسەنگێن و تەنیا خۆیان بە هەڵسەنگاندنی داواکاری پیاوانی بە شوێنکارەوە خەریب بکەن. بەم حاڵەشەوە لە زۆربەی پیشە سادەتر و ئەو بەشە لەو کارانەی کە پێویستیان بە شارەزای و مەهارەت نییە ژنان دەخرێنە ئەو لەوێتەوە. دۆخی ئەو ژنانەی کە لە بازاڕی کاری ناڕەسمیدا کار دەکەن زۆر لەمە خراپترە. لە هاوینی ساڵی ڕابردوودا نزیک بە ملیۆنێک داوای کار بۆ ژنان تۆمار کراوە کە زۆربیان دەرچوانی زانکۆکان بوون. خراپترین ڕێژەی بێکاری ژنان لە گروپی سنی 15 بۆ 24 ساڵیدا بووە کە نزیک بە 46% نیشان دەدات. هەروەها ژنانی نێوان تەمەنەکانی 15 تاوەکو 29 ساڵیش بەدەست بوونی ڕێژەی بێکاری زۆرەوە ئازار دەکێشن. بێکاری لەم تەمەنەدا بەرابەری 7% تۆمار کراوە. ئەوەی لێرە بە کورتی ئاماژەی پێکرا بەشێکی کەم لەو کێشە و گرفتانە دەخاتە ڕووکە ژنانی لەسەر کار لە بازار ڕەسمیدا و ژنانی بە شوێنکارەوە لەگەڵی بەڕوڕون. بەڵام ئەم کورتەیەش بە توندی هەژێنەرە. دۆخێک کە بواری بۆ سوء ئیستیفادەی خاوەنکاران لە چەوسانەوەی تند و داسەپاندنی بێمافی بەرین بەسەر ژناندا خۆش کردووە. بارودۆخی بەرچاوی سەرمایەداری قەیران لێدراوی ئێستایە. ژنانی کرێکار لە ئێران بەنیسبەت ژنان و پیاوانی کرێکار لە وڵاتانی پێشکەوتی سەرمایەداری و تەنانەت هەندێک لە وڵاتانی لە حاڵی گەشەشدا زیاتر بەدەست بێمافیەکانەوە ئازار دەکێشن. ئەو کارەکەش ئەوەیە کە حکوومەتی پارێزەری سەرمایە لە ئێران لە دیکتاتۆری مطلقی مەزهەبی لە دژی کرێکاران و بەتایبەتیش ژنانی کرێکار کەڵک وەردەگرێت.
بۆ نمونە قانونی دژی ژنانی ئیسلامی ژنان لە ماڵەوە دیل دەکات و وەکو نانخۆری پیا و چاویان لێ دەکات. ئەمەش ئیجازە بە خاوەنکارەدات با بیانوی ئەوەی کە ژنان ناناوەری بنەماڵە نین حەق دەستی کەمتر لە پیاوانیان بۆ کاری یەکسان بداتێ و لەم ناوەندە نائەمنانەی کاردا بە توندی بیان چەوسێننەوە. ژنان لە ئێران بەشێک لە چینی کرێکاران هەرچی داسەپاندنی بێمافی لەلایەن خاوەنکارانی بەشی دەوڵەتی و تایبەتەوە لە دژی ژنان تونتر بێت، پیاوانی کرێکاریش زیاتریان زیان لێ دەکەوێت. ژنان و پیاوانی کرێکار پێویستە شان بەشانی یەکتر تێبکۆشن و خەبات بکەن تا بارودۆخی گشتی چینی کرێکار باشتر بێت. ئەم خەباتە خەباتێکی چینایەتیە کە دەتوانێت شکڵ و شێوەی جۆرا و جۆری هەبێت. ژنان و پیاوانی کرێکار لە هەنگاوی یەکەمدا پێویستە خاوەنکارانی دەوڵەتی و غەیرە دەوڵەتی ناچار بکەن دەست لە داسەپاندنی ئەو بێمافیانەی کە تەنانەت لە ڕوانگەی ئەم قانونی کارە کۆنەپەرستانە ئێستاشەوە نایاساییە بکێشنەوە. خەبات یەگرتوانە بۆ بردنەستەری ئاسیەق دەست لە یەکەم پێویستیەکانە، بەگشتی وەڕێخستنی بزوتنەوەیکی متالەباتی کە لەسەر بەستێنەکانی ژنان و پیاوانی کرێکار بتوانن خۆیان لای ڕێکخراوگەلێکی چینایەتی و سیاسیدا ڕێک بخەن لە پێداویستیەکانی بەرەو پێشەوەچوونی بزوتنەوەی چینایەتی کرێکارانە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بوون. بابەتەکانی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستمان بۆ ئێوە خوێندەوە. سپاس کە لەگەڵمان بوون.